بێ کاک حەما بژی قوربانیم تۆ چۆنی زۆر سپاس مەمنون چاوەکەمی. یاخوا بەخێر بێ بۆ هەولێر و بۆ فامیلی ماڵ قوربانم چاوی تۆش هەولێرەکانی ماچەکەم زۆر سپاس مەمنون ئەمرکرە دەستەکان خزمەتە خۆش بێ ئەڵێن پێش ئەوەی هەر شتێکی خۆشت پێ بگەڕمەوە یان پرسیارت لێ بکەم ئەڵێن بزمی زۆر خۆشە و کەتنی زۆر خۆشەنێتەوە لە جاتی خوێن شەکری کردوتە ناخواردنەوە بەخوا ڕاست دەکەنەوە ئەوە ئەنقەز بوو نەوەڵا لاقەز نەبوو خوێەکان هێنا بەخوێکی بچووکیان هێنا بوو هەر ئەوە نابوو بەدەستەکە بوو دای نابوو لە ژێر خوێەکەیە منی وتیان کاکە کەس نەبوو چێش لێنێ وتیان وەرە چێشمان بۆ لێنێ وڵات چوم چێشتم لێ ناو پڕم کرد لە خوێ هەر تێمە کرد و هەر شیرین بوو ئەرە هەچی هاو کاکە تۆزی خۆی تێکگەڵ شیرینە هەچی هاو خۆی شەکری تێگرت لە دوایە شەکرەکە دەرکەوتیان شەکرە نیوەی خواردی نیوەی نەی خوارد هەرچاکە تووشی شەکرە نەبوو نەداما وڵا جارەوە مامەسا بەرزە هەر نێخوا فەقیرە مریشک بۆ خۆی شیرینە خواردنەکەی تۆزە ئەو ڕۆژی مریشکیش بووە مریشکەکە زیاتر شیرم بووە مریشک بوو فاسۆلیا و برنج بوو هەموویان شەکرم پێدەن لە بادی خوێ برنج و فاسۆلی هەمویان بخوایان شیرن ئەو زۆر باشە ئەڵێن گۆرانیەکەڵی لەسەر ستێژ لەحنەکەشت لەبەر نییە لەبەردا گۆرانیەکە لەبەرمە بۆم بڵێ شێدنە بوو شێتیان کردین وەرە پێشم بکەوە یارمەتی بدەن وتیان لەحنەکەی لەبەر نییە شێدنە بوو شێتیان کردین دەوەرە کاکە پێشەوە پێش بکەوە دەوەرە بۆم لێرەوە تۆش بەرە نییە وەرە تۆش بەرە نییە وەرە واز دو بينا كاكا جندرنا برا ما عرض وعزمانية ده كاكا جالي عزماني فريا ناكوين اي كاكا اشتجو قرانش كبورين باشا عزيزي اي تخواك اي من اي تخواك اي منو خلقان كد ما نقرأه نفسك مرة اشتربو كسماي لسر بالي او دەستەکان خۆش بێ زۆر سپاس مەمنون کاک بلە بەخێر بێ شكرا حوالك شلونه؟ تۆ باشی والله باش نخواب تەندروستیت باش نخواب زيابي بەخێر بێ بۆ فامیلی ماڵ هەولێر باز ممنون بجيت زۆر سپاس کاک بلە شتێکی خۆشم پێشکەش ناکەی والله يوكو الصوت بقرآن صوتهم خوشني سەود نا ئەوە گۆرانی بۆ وتم بەس تۆ شتێکی خۆشم بۆ بگەڕەوە والله إن شاء بلە باشە بۆ ژن نایەنی تۆ با ينام هێنات بيش عثمان قوتم ها والله؟ بخوا اللي تشيلنا بيشي قوتم هو بالراستا من واناسي بخوا جايك شي بيبلم يكشتم عثمان وبيبلم خوا قال لي علي يوكسكي بيبينيتو شبكه كروزي بدس والله دوياك سوتاوي شنو والله اربع خورا دبروا اللي تشيلنا بخوا بخيش نبيني باشە خۆ نایکەیتە دوو بونا والله عثمان رقابه بونا بس نيال ناڵێ بخوا ڕاستێکت بۆ بکەین جالا ممنون شم والله بس بنايم نقصنا قبل خمتوما قینا بەس ئەوەی یەکەم ڕازیە عليهم هنا تصويره تصويره رشكو والله قال حبيبونا خرابني يا والله باشە زۆر باشە تصوير نانە ناهێڵی ببینێ خەمن نەبێت ايه والله باشە دە باشە شتێکی خۆشم پێشکەش کە بەسەر هاتێک بێ لە گەرمەساتان بەسەرەتان هاتبێ یان لە کاتی هاتن بۆ هەولێرە بەسەرهاتی خۆش زۆرە بەڵام من شتێکم بیست لێرە هەچ کەسێ بەسەرهاتی وتووە لە هونەرمەندەکان هەمی باسی کە حمولودیان کردووە باسێکی حمولود بکەم زۆر بەقوتە ینی ئەمە یەکێک لە ئەم بڕگەی کە ئەم شو پێشش یەگەین بە ئەم خەڵکە خۆشەویستە مەشەدیشی کە حمولودە تاوان حیوارەکانی زۆرە تێگەی یەکێ لە حیوارەکان گۆرانیەکە تێگەی هەستەکەین گۆرانەکەی بۆ ناوترێ جا ئەمەش هاوکاری ناکەن بەخوا هاوکاری ناکەن بەخوا هاوکاری ناکەن کیف خۆیەتی بەخێنەوە عیبە ئەوە تو بۆ حەسوودی بەخوا لەگەر ڕێز و حرمەتمان بەخوا هاوکاری ناکەن ناری ژنێ بێنیسە تۆ بەتەمای بۆ من دەبێ بەخوالی چی لێ نایە دەستەکانتان خۆش بێ زۆر سپاس مەمنون با پرسیارێکتان لێ بکەم یەکەم جا لە تۆ دەست پێکەم بلا یەکەم دار کە لەسەر زەوی دروست بوو چ دارێکە تخوا پرسیارە ئاسانە بینم داری خورما وڵا بلە تۆ زۆر زیرەکی جا چی و دیوە تۆ چی و دیوە ئەخە بۆی عوسمامون کاتە شانازیم پێواگە شانازی پێواکەی عیبی نییە دەرەجە یەکە مادەم با پرسیارێکی تر لە تۆ بکەم تۆ زانیت ئەسابیتە خاوەن خەڵات یەکەم یاری ئینگلتەرا لە وێمبڵی بەرامبەر بە چ هەڵبژاردەیەک بوو بەرازیل والله زۆر زیرەکە بەرازیلە وایە وایە بەس تۆ زانی چەند بە چەند تاوە بوو وا بزانم یەک بە دوو کەمێک وەرە خوارد یەک بە یەک ئەرە وڵا یەک ناشە
زۆر زیرەک ئافرین دەست خۆش بۆ تۆش ئەرەوەڵا دەست خۆش دەست خۆش زۆر قوربان سپاس تۆ. مەمنون ڕێزمەیە. زۆر سپاس بەخێر هاتن لەگەر هاوکارانم